بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست و قەدرگران، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر مولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانمرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاءالله. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار ئەو بەرنامەی بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە ئینشاءالله. خۆشەویستانم، بابەتی ئەم ڕۆمان بە هەمان شێوە بابەتێکە کە گرنگی تایبەتی خۆی هەیە و پێکهێنەرێکی سەرەکی ئیمانە. یعنی ئەگەر ئەو بابەتە نەبێ، ئیمانی هیچ کەسێک دانامەزرێتن و ئیمانی هیچ کەسێک قبول نابێتن، وەکو تەواوکەری ئیمانە و پێکهێنەری ئیمانە. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە گرنگی زۆری پێداوە و ئەو بابەتەش بابەتی کردەوەی باشە و عەمەلی ساڵح. کردەوەی باش و عەمەلی ساڵح کە بە لەفزی ساڵح و ساڵحات و مصلیح و بە هەمووی هاتووە. 136 جار خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە قورئانی پیرۆز ئەم بابەتەی باس کردووە. ئەوجا خاڵێکی زۆر گرنگ پێشەوەی کە بێمە سەر ئەو ئاەتانە هەڵسوکەوتیان لەسەر بکەین و هەڵوەستەیان لە خزمەتدا بکەین. خۆشەویستانی خۆم، لە هیچ شوێنێکی قورئاندا کەلیمەی ئیمان نەهاتووە بەبێ عەمەلی ساڵح. ئاگامان لەوەی هەبێت. إن الذين آمنوا وعملوا الصالحات، يعني بەتایبەتیش مەسەلەی هەردووچی پێکەوە مەربوطە. لەبەرەوە زانایان ڕەحمەتیان لێبێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی ڕاگەیاندووین کە نە ئیمان، یعنی وەکو بڵێ ئیمان ئەوەی کە تو بە زوبان شایەتمانی بێنی، بڵێ ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله، تو داخلی دایرەی ئیمان دەبی، داخلی دایرەی ئیسلام دەبی، مسلمان دەبی بە کەلیمەی شایەتمانی و ئیمانت بۆ دادەمەزرێ بەو کەلیمەیە، بەڵام بە شەرتێک کە لە دڵەوە هەڵقوڵا بێتن. بەڵام بە مجرد ئەوە لێ بگەڕێی بڵێ تازە مادەمە من داخلی دایرەی ئیمان بووم، پێویستی بە عەمەلی ساڵح ناکە، بەکردەوەی چاک ناکە، ئەو ئیمانە دانامەزرێت. لەبەرەوە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ کە پێناسەی ئیمانیان کردووە، زۆربەی زۆر ئەتوانم بڵێم جمهوری عولەما لەسەر ئەو پێناسەیە متتەفیقن. یەکەمیان بە زوبان بیڵێ، بەڵام پێش زوبان دەبێ بەدڵ قەناعەتت پێبێتن، بۆی داخلی دایرەی نیفاق نەبی. چکەگە بە زوبان بیڵێ بەدڵ قەناعەتت پێ نەبی، داخلی دایرەی نیفاق دەبی، خوا پەنامانداتن. دەبێ یەکەم جارە تۆ بەدڵ خۆت یەکلا کردبێتەوە کە ئەو دینە دینێکی حەقە، ئەو خوایەکی حەقە و شایەتمانی کە دێنی، یعنی ئیقرار دەکەی بە ئولوهیەت و ڕوبوبیەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، بە پەرستراویەتی، بە سەرپەرشتیاریەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لەسەر ئەو کەون و کائیناتە کە خاوەنی ئەو کەون و کائیناتەیە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. کاتێک کە بەدڵ ئەو قەناعەتت بۆ دروست دەبێ، ئەوەی کە دەدڵ دادێتە سەر زوبان بۆ ئینسانی ئیماندار، بۆ ئینسانی باوەڕدار، بەڵام بۆ ئینسانی منافق وانە ئەوەی کە دەدڵ دانایەتە سەر زوبان، پێچەوانەکەی دێتە سەر زوبان. ئەوجا کردەوە کە پێکهێنەری ئیمانە، نەک تەواوکەری ئیمان بێتن. کردەوە پێکهێنەری ئیمانە، یعنی کردەوە لەگەڵ باوەڕبوون بە دڵ و نتوقکردن و دانهێنان بە زوبان ئەگەر کردەوە عەمەلی دەگەڵدا نەبێ، ئینسان بە مسلمان و بە ئیماندار لە قەڵەم نادرێتن. لەبەرەوەی بەڕاستی ئەوانەی کە
وچ کوردەواری خۆمان دەڵێ بەتەمای نیشتێ لە ئیمانێ گەڕاون بە فریای خۆیان کەون هەتا نەمردوون. وەڵام من دڵم پاکە و بەخوازە من خێر و سەدەقات دەکەم و بەخوازە ماوەستا کە ڕەمەزان دادێ ئاگام زۆر لە فەقیر و هەژار و لە چی دەبێتەوە، ئەوە یەک فلسی قەڵەب ناینیت. خوای گەورە تەبارەک و تەعالە کاتێک کە ئیمانی ئینسانی قبول دەکات کە کردەوە و عەمەلی ساڵحی لەگەڵدا بێت. باشە، کردەوە و عەمەلی ساڵح چییە؟ یەکەم شت نوێژە. ئین الذین ئامنوا وعملوا الصالحات. یەکەم شت لە چوارچێوەی کردەوەی باش و کردەوەی چاک و عەمەلی ساڵح چییە؟ نوێژە دەبێ هەدبێت. ڕۆژ و عەمەلی ساڵح، زەکاتە عەمەلی ساڵح، حەجە عەمەلی ساڵح. ئەوە لە پێشەچی کردەوە چاکەکاندان ئەعمالی ساڵحەیان پێدەگوترێتن. جا ئەو جاوەرە خوردی کە وەرە خوارەوە، لەگەڵ دایک و باوک باش بوون، لەگەڵ منداڵ باش بوون، لەگەڵ جیران باش بوون، لە معاملە ڕاستگۆیی، لە کڕین و فرۆشتن دەستت سووکەی گرانفرۆش نەبی، ئەو جا ڕوودخۆش بێ بەرامبەر بە خەڵکی، ئەو جا لە مەسەلەی قەرز و قەرز وەرگرتن و قەرزدانەوە متەساهیل بی. جا پێداوەرە باقی بابەتەکانی دیکەی کە چاکە کاربی لەگەڵ دەوروبەری خۆ سەلام لە خەڵکی بکەی، سەلام لە خەڵکی وەربگریەوە و نان بدەیە خەڵکی. ئەوانە هەمووی دەچنە چوارچێوەی چی؟ کردەوە و عەمەلی ساڵح. کەواتە ئەگەر تەماشە بکەین، یعنی ئەو دینە هاتووە بەڕاستی تەشجیعمان کات بۆ کردەوە چاکەکان. جا یەک شت زۆر گرینگە خۆشەویستانی خۆم، معقول نییە ئینسان بێ ئاگا بێ لەوەی کە خاوەنی هەموو فەزڵ و بەخششێکە بەسەرمانەوە کە خوایە تەبارەک و تەعالە، کە خاوەنی هەموو فەزڵ و بەخششێکە بەسەرمانەوە کە خوایە، ئەو جا بێ ئاگا بین لەوەی کە ئەو نێردراوەی کە خوا ناردوێتی ماسە بەو نێردراوانە خوامان ناسیوە. غافڵگیر بین لە ئەمر و فەرمانەکانی وان، لە جێبەجێکردنی تەوجیهاتی وان، بین لەگەڵ خەڵکی دیکە چاکەی بکەین. زۆر شتێکی بڵح و شتێکی وەکو نابەجێ دەردەچێتن. ئەتۆ دەبی بێ جارێ ئەوەی کە خاوەنی هەموو فەزڵ و بەخششێکە لەگەڵت دەبێت گوێڕایەڵی ئەو بی کە خوایە تەبارەک و تەعالە. ئەو قاسیدانەی کە خوا هەڵی بژاردون و ناردنی کە پێغەمبەرانن عەلەیهیمو سەڵات وسەلام دەبێت گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانیان بین. بەتایبەتیش محەممەد الموستەفا عەلەیهی سەلام کە دوایین نێردراوی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا بۆ سەرزەوی. لەبەرەوە خۆشەویستانی خۆم، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە چەندان فەرموودەدا تەشجیعی کرد، فەرموویانە ئەیول ئیسلامی خەیر. چێ وەکو بڵێ موسڵمان بوونێک لە هەموو حاڵەتێک یان چ موسڵمان بوونێک چاکە باشە، یعنی کە موسڵمان دەبین چ کردەوێکی باش بکەین زۆر باشە. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی خواردن بە خەڵکی بدەن، سەلام لە خەڵکی بکەن، ئەو خەڵکێک کە دەیناسن و نایناسن. ئەو پێناسی موسڵمانەتی بۆ کردنەوەش ئەعمالی ساڵحەیە. بەرەو خۆشەویستانی خۆم، بەتایبەتی زۆر ئەو قسەم زۆر دووبارە کردووە لەو بەرنامەی ساش دووبارەی دەکەمەوە. قورئان بۆی نەهاتوە بەس بیخوێنین، چەند ختمت کردوون، بۆی نهاتوەکو لە مەحفەل و لەوانە بخوێندرێتن. قورئان بۆی هاتووە ئیشی پێ بکەین. هەر کاتێک قورئان کرا مەنهەجی ژیان، ئیشمان بە قورئان کرد، ژیانمان دەگۆڕیتن. دەبیە پیاوێکی ڕەبانی، دەبیە پیاوێکی بۆ خوا سوڵحاو، دەبیە ئافرەتێکی بۆ خوا سوڵحاو، دەبیە ئافرەتێکی ڕەبانی بەڕاستی. لەبەرەوە خوای پەروەردگار چۆن ڕێی بۆ داناوی بەو ڕێیدا دەڕۆی. با من یەک شت عەرزی خۆم و ئێوەش بکەم. ئەو قورئانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ سەرێکی لە لای خوای پەروەردگارە وەکو حەبلێک و سەرێکی شۆڕ کردوتەوە سەر زەوی لەبەردەستی ئێمەیە. هەر کەسێک دەستی پێوە بگرێت دەستی لێبەر نەدا دەگاتە سەرەکەی دیکە دەگاتەوە لای خوا. بەڵام ئەوەی کە دەستی لێبەر دەدا و پشتی تێدەکا و ئیهمالی دەکا و کاری پێناکا ئەسڵەن دەستی بە حەبلی خوای پەروەردگارەوە نەگرتووە. زۆر ئاگاداری ئەو خاڵە بین. ئەو جا خۆشەویستانی خۆم، یعنی ئەگە بین وەکو گوتم لە 136 شوێن کە خوای پەروەردگار باسی کەلیمەی ساڵح هاتووە، جا هەم بە ئەعمالی ساڵح هەندێک جاریش ناوی پێغەمبەر ساڵحە عەلەیهی سەڵات وسەلام
هەموو ئاەتەکان بێنینەوە دەبێ هەموو بەرنامەکان بەس بۆ ئەوی تەرخانکەین بەڵام گرنگ ئەوەیە ئینسان دەبێت لەو ژیانە کورتەی کە تێیدا دەژین مسابقە بکەین لەسەر چی؟ لەسەر ئەعمالی ساڵحە چێ لە چێ باشترە چێ لە چێ بە تەقواترە چێ کردەوەی چاکتر دەکا ئەیکم چێ کردەوەی چاکتر دەکات چێ مەسەرەن مسابقەی زیاتر دەکا ئەعمالی ساڵحە ئەو پێوەرە لە لای خوای پەروەردگار با بچینە خزمەت هەندێک لەو ئاەتانە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 25 خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام وەبەشیری الەذینە ئامەنوا تەواو مژدە بدە ئیمانداران و باوەڕداران نا تەواوکەرەکەی چییە؟ وعەمیلوا الصالیحات مژدە بدە ئەوانەی کە ئیمانیان هێنا و کردەوەی چاچیان هەیە کردەوەی چاچیش برایانی بەڕێزم خوای گەورە وای کردووە ئینسانی ئیماندار چەند کانگای کردەوەی چاک بێ لەو دنیای کردەوەی چاچی چەند زیاتر هەبن هەم لە ناو کۆمەڵگە و مجتەماع خۆشەویستتر دەبێ بۆ چکە خوای گەورە مەحەبەتەکەی واجب دەکات لەسەر خەڵکی جاری مەلایکەت جار دەدەن هەموو سەرزەوی و ئاسمان و زەوی هەمووی تێدەگەێنن کە فڵان کەس خوا خۆشی دەوێ خۆشتان بوێت ئەتو جاری وایە کابراکە نەدەیناسی نە ناوی دەزانی بەس چاو توێ بکەی و خۆشت دەوێت ئیواشێ لەوانەی خزمی دایک و باوکی دوێ ڕقت لێتی بۆ چکە دوژمنی خوایە بۆ خوا نەسوڵحاوە ڕێی خوا و پێغەمبەری نەگرتووە عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار خۆشەویستانی خۆم بە خۆڕایی بە پێغەمبەرەکەی نافەرمی عەلەیهی سەڵات وسەلام مژدە بدە وبشر الذين آمنوا مجدە بەوانە بدەی کە ئیماندارن وعەمیلوا الصالیحات بەچیان مژدەی پێ بدەم یا رب العالمین أن لهم جنات تجري من تحتها الأنهار خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ بەهەشتانێکم بۆ ئامادە کردوون کە ڕووباریان بەناودا دەڕوا جاتو بینە بەرچاوی خۆت باخێکی گەورەی بە هەزاران دۆنمت هەبێ ڕووبارێکی بەناودا بڕۆ هەر ڕووبارێک نە چەندان ڕووبار تەجری من تحتها الأنهار چەند ڕووبارێک بەناو ئەو باخەیدا دەڕۆن ئەو جا خوای پەروەردگار دەفەرمێ كلما رزقوا منها من ثمرة الرزق بە بەردەوامی کاتێک کە ڕزق و ڕۆزیان پێدەدرێت لەناو ئەو باخاتانە خوا بە قسمەتمان کە قالوا هذا الذي رزقنا من قبل وأتوا به متشابها ولهم فيها أزواج مطهرة وهم فيها خالدون يا ربي خويا بقسمة مانك يا رب العالمين تفرمي هر كاتك كمي وزاتك دخون على انسي وأتوا به متشابها كلما رزقوا من ثمرة رزقا قالوا هذا الذي رزقنا من قبل دل خو أو بيش جا علماء دو تفسيريان بودان دلين کاتێک کە پرتەقال چاویان و پرتەقاڵی بەهەشتێ دەکەوێت چاویان و هەناری بەهەشتێ دەکەوێت چاویان و ترەی بەهەشتێ دەکەوێت مۆزی بەهەشتێ و هەنجیری دەڵێ خۆمە لە دنیاش ئەوانەمان دەخواردن هەبوون ئەوە لە دنیاە ئەوە لێرەشا هەنە باشە ئەوە تەفسیرێکیتی تەفسیری دووەم بەڵام هەر ناوەکەیان وەکو یەکە ئاگاتان لێ بیتن هەر ناوەکەیان وەکو یەکە تەعم و شێوە و خۆشی و بۆن و بەرامە و ئاسمان و ڕێزمانی فەرقە هەندێکیش لەوێ دەڵێ ئەو میوەی کە ئێستا دەیخۆن دەبینی هەنار بەڵام بەنەو ئەچلی کە هەمان هەنارە بەڵام تام و چێش و لەزەتەکەی زیاترە لەحزە بە لەحزە تام و چێش و بۆن و بەرامەی ئەو خواردنانە خۆشتر و چاکتر و بەلەزەتتر دەبێت خوا بە قسمەتمان بکات وأوتوا به متشابهة ولهم فيها أزواج مطهرة ئەو جا خوای پەروەردگار دەفەرمێ هاوسەرانێکی پاک خوای گەورە بۆی بڕیارداون کە تووشی حەیز نابن تووشی نیفاس نابن تووشی حەقد و بغز و قسەی ناشیرنیان بەسەر زاریدا نایەتن لە خۆشی و خۆشگوزەرانیدا دەبن و لە هەمووش مهمتر و خۆشتر چییە هم فيها خالدون بەهەش هەمیشەی و هەتاتایی دەمێننەوە کەواتە شەرت یەکەمتان لەفکردنەچێ و شەرت یەکەممان لەفکردنەچێ کە چییە ئەو موژدەیە بۆچەیە بۆ کەسانێکە کە ئیمانیان هەبێ و کردەوەی چاچیان هەبێ خوا لەوانەمان قبول بکە ئینشاءالله و تەوفیقمان بدا بۆ ئیشە چاکانە
هل لسورة البقرة لآية هشتاودو خواهي قول تبارك وتعالى دفرمي والذين آمنوا أوانيك إيمان يعني هناوا تواو نا وعملوا الصالحات وكردوي ساتشان أنزام داوا أو جا خواهي پروردگار دفرمي أولئك أصحاب الجنة هم فيها خالدون أوانا خاوني بهشت يعني بهشت بو أوانا دروس كراوا بهشت بو أوانا آماده كراوا وبهميشي وهتا تيداد من نوا أو ذا تماشي سورة البقرة هر آياتي 277 كان خواهي پروردگار تبارك وتعالى دفرمي إن الذين آمنوا وعملوا الصالحات أوانيك إيمانيان هنا وكردوي ساچان أنزام داوا أو ذا بشيك لو كردوي ساكان خواهي قول تبارك وتعالى دخاطروا وأقاموا الصلاة وآتوا الزكاة نيجيان كردوا زكاتيان داوا لهم أجرهم عند ربهم پاداشتی مسۆگەریان لەلایەن پەروەردگاری خۆیان بۆ بڕیار دراوە پاداشتەکەیان لەلای خوای کەواتە یەک شتی گرنگ لێرانە باس کەم کە نوێژ و عیبادەت و خواپەرستی و هەر ئیشێکی چاک دەکەی منت بەسەر خەڵکیەوە مەکە داوای پاداش لە خەڵکی مەکە بۆت نەبێ خەڵک بە پیاوی چاکت بزانێ بۆت نەبێ خەڵک یعنی وەکو بڵێ پارەت بداتێ و خەڵک مەسەلەن خێرت پێ بکاتن ئەگە هاتە ئەو قۆناغانە تووشی ڕیایی دەبی خوا پەنامانداتن ئەوەی کە دەیکەی بۆ خوابی کە خوای پەروەردگاریش تەبارەک وتەعالە بڕیاری داوە دەفەرمێ لەهم ئەجڕهم عند ربهم پاداشتی ئەوانە لە لای پەروەردگاریانە ئەو جا چی دیکە ولا خوف عليهم ولا هم يحزنون لە کاتێک کە خەڵک دەترسێ لە کاتێک کە خەڵک غەمبار دەبێ کە گوناه و تاوانی خۆی وفکردێنەوە کە چاوی وە دۆزەق دەکەوێت دەترسێ دەڵێ ئەو ترس و خەم و خەفەتەش لەسەر دڵیوان نایەڵی يا ربي خوالي وانا من حساب بك يا رب العالمين او ذا بسينا خزمت سورة آل عمران آياتي سطو سوارده خواي پروردگار تبارك وتعالى كباسي إيمان داران دكاد فرميسي يؤمنون بالله واليوم الآخر ويأمرون بالمعروف وينهون عن المنكر ويسارعون في الخيرات وأولئك من الصالحين تماشك اواني كإيمانيان بخوايا وبروجي دوايا وامر بچاکە دەکەن و نەهی لە خراپە دەکەن و پێشبڕچێ دەکەن لە کارە چاکەکان ئەو جا دەفەرمێ و ئولائیکە من الصالحین کەواتە ئەو فعلانەی کە باسمان کردن ئەو شتانەی کە باسمان کردن هەمووی چییە ئەعمالی صالحەیە ئەگە دەتوێ بە پیاوێکی ساڵح بە ئافرەتێکی ساڵح لە قەڵەم بدرێی ئیمانت دەبی بەخوا هەبێ ئیمانت بە ڕۆژی دوایی هەبێ ئەمر بە چاکە بکەی نەهی لە خراپە بکەی و هەر ئیشێکی چاکە بوو پێشبڕچەی تێدا بکەی ئەو جارێ صنفی پیاو چاکان و ئەو ئەعمالانت بە ئەعمالی صالحە بۆ لە قەڵەم دەدرێن ئەو جا لە سوورەتی النساء ئاەتی 124 خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێ چی ومن يعمل من الصالحات ئەوەی کە ئیشی چاک دەکەن لە چێ من ذەکەر ئەو ئونثى پیاو بێ یان ژن بێ کوڕ بێ یان کچ بێ باوک بێ یان دایک بێ وهو مؤمن کەواتە یەک شتی دیکەشمان لێرە دەست دەکەوێ ئەگەر هەموو دنیا ئەعمالی صالحەی تۆ بێ ئەگەر ئیمانت بەخوا نەبێ بەکەلک نایەت چۆن ئیمان بەبێ عملی صالح بەکەلک نایە بە هەمان شێوەش عملی صالح بەبێ ئیمان بەکەلک نایەت چکە دەفەرمێ چی ومن يعمل من الصالحات من ذكر أو أنثى وهو مؤمن بەڵام دەبێ ئیماندار بێ ئەو جا دەفەرمێ چی فأولئك يدخلون الجنة ولا يظلمون نقيرا ئەوانە دەچنە ناو بەهەشت خوای گەورە دەیان باتە بەهەشت و زوڵمیشیان لێ ناکرێ نەک لەوان لە کەس ناکرێ بەقەدەر ئەو توێلکە تەنکەی کە بەسەر دنچی خورماوێ توێلکێکی تەنکی بەسەرەوەی بەقەدەرەوە زۆر مستەم لە هیچ کەسێک ناکرێتن آخر آية قوتای بە حەڵقەی ئەم ڕۆژدینین لە سوورەتی التەوبە 102 خوای پەروەردگار دەفەرمێ وآخرون اعترفوا بذنوبهم خەڵکانێکی اعترافیان بە گوناه و تاوانەکانی خۆیان کردو ینی تاوانبار بوون ئیماندارن بەڵام گونەهبارن اعترافیان کردووە خەڵەت و عەمەلا صالحا و ئاخەرە سەیئە کردەوەی باش و خراپیان تێکەڵاو کردوون هەردووچیان هەبوون خوای گەورە دەفەرمێ چی عسى الله أن يتوب عليهم إن الله غفور رحيم يعني إنسان ملائكة نییە بەڵام کاتێک کە گوناهت کرد اعتراف بە گوناهەکەی خۆت بکە
تۆبە بکە لی پەشیمان بەوە خوای گەورە دەفەرمێ عسى الله أن يتوب عليهم عسى لە بۆ خوای پەروەردگار لە هەر شوێنێکی قورئانێ بەکار هات یعنی واجبە یعنی خوای گەورە لەسەر خۆی واجب کردووە خوای گەورە بە فعلی ئەو کەسێک کە پەشیمان بێتەوە تۆبە بکات لە گوناه و تاوانەکان ئەعمالی صالحەشی هەبن خوای گەورە لیان خۆش دەبێ و عەفیان دەکات یا ڕەبی خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقبەتمان خێر بکە تا حەڵقەیەکی تر بە خوای پەروەردگارتان دەسپێرم وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه